بەناوی خدای بەخشندە و میهرەبان ئەمڕۆ لێرانە کۆبووینەتەوە بە مەبەستی چواردەهەمین ساڵیادی تیرۆکردنی شەهیدی قەڵەم سەردۆش عوسمان. سەرەتا چەند خولەکێک دەوەستین بۆ گیانی پاچی سەردۆش عوسمان. دەستان خۆش بێتن. وتاری ڕێکخراو دەخوێنرێتەوە لەلایەن کاک ئامانج. با بفەرمێ. وتاری ڕێکخراوی حەڤەی شوبات لە چواردەهەمین ساڵیادی شەهیدکردنی سەردەش عوسمان. بەدبەختی ئەو دەسەڵاتە ئەوەیە باکی بە مردنی نەوەکانی خۆی نییە. سەردەشت عوسمان 14 ساڵە پێش ئێستا هەرێمی کوردستان ڕۆژێکی ماتەمینی بەخۆیەوە گێڕا. هەواڵی تیرۆرکردنی ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان بەرگی ماتەمی بە هەموو خەڵکی ئازادیخواز کوردستانی پۆشی. 14 ساڵ پێش ئێستا چەتە و میلیشیاکانی بنەماڵەی بارزانی سەردەشت عوسمانیان لە بەردەم زانکۆی سەلاحەدین دەیڕفاند. دوای 2 ڕۆژ تەرمەکەی لە شاری مووسڵ دۆزرایەوە. جێگەی ئەشکەنجە و ئازارێکی زۆر و 2 گولە بەناو دەمێەوە بوو. سەردەشت پێش تیرۆرکردنی چەندان جار هاواری بەرز کردەوە کە هەڕەشەی کوشتنم لێ دەکەن و دەیانوت بکوژن، بەڵام هیچ دەستگایەکی ئەمنی نیشتیمانی لەم وڵاتەدا بوونی نییە و هەتا ژیانی بپارێزێت پەنای بۆ ببات، بەڵکو ئەوەی هەیە هێزی حیزب و شەخسی و عەشیرەت و بنەماڵەکانە. سەردەشت خۆی هەستی بەو مەترسی و بێباکیە کرد، بۆیە لە وتارێکیدا دەڵێت بۆ من لە داهاتوو تا هەر وشەیەک دەینووسم وا بیر دەکەمەوە کە دوهەمین وشە بێ لە ژیانمدا، بۆیە هەوڵ دەدەم هێندەی حەزرەتی مەسیح ڕازگۆ بم لە گوتەکانم. لە بەردەوامی نووسینەکەیدا دەڵێت لە چەند ڕۆژی ڕابردووتا بۆ یەکەمین جار پێیان وتم کە تەمەنت چەندەی نەماوە یا بە وتەی خۆیان مۆڵەتی هەناسەدانم لەم شارەدا نەماوە، بەڵام نەباکم بە مردن و نە ئازاردانە. لە چاوەڕوانی کۆتایی هاتنی مۆڵەتەکەم تا بە دیداری بکوژەکانم خۆم بگەم. دوعاش دەکەم مردنێکی تراژیدیان پێ ببەخشن کە شایستەی ژیانە تراژیدایەکەم بێ. بۆیە ئەم قسانە دەکەم تا بزانن ئەوەی کە ئێمە دەترسێنێ بەردەمی ئەم ڕۆژگارەی ئێستایە بۆ نەوەیەکی داهاتوو نەک مردنی خۆمان. لێرەدا سەردەشت عوسمان پەیامی ئازادی و شەرافەتمەندی سەردەشت پەیامی ئازادی و شەرافەتمەندایەتی ژیانی بڵاو دەکاتەوە. گرنگە هەر کەسێک کە ڕێگەی ئازادیخوازی هەڵبژاردۆ و خاوەن ئەو فیکرە بێت بەرامبەر دەسەڵاتی دیکتاتۆر نەک سەرکزانە لەژێر دەستی دەسەڵاتدا سەرکز بکات. ئێمە ئەمڕۆ وەک ڕێکخراوی حەڤەی شوبات لە شاری بێرمیگام کۆبووینەتەوە هەتا یاتی سەردەشت عوسمان بەرز ڕابگرین. لێرە بە دەسەڵاتی میلیشیاگەری هەردوو بنەماڵە دەڵێن ڕاستە ئێوە سەردەشتان شەهید کرد و ئێستا فیزێکی لە ژیاندا نەماوە، بەڵام ڕوحی سەردەشت بۆ هەمیشە بەسەر سەرتانەوە دەبێ، بەڵام ڕێچکەی سەردەشت بۆ هەمیشە بەردەوامە. ئێمەش بەو ڕێگەیەدا بەردەوام دەبین. ڕێکخراوی حەڤەی شوبات بۆ مافەکانی مرۆڤ 5/5/2024. سەرەتا سەری ڕێز و نەوازش دادەنین بۆ 14مین ساڵیادی تیرۆرکردنی شەهیدی قەڵەم و ڕۆژنامەنووس سەردەشت عوسمان. تیرۆرکردنی سەردەشت عوسمان بەڵەیەکی ڕەشە بە ڕوخساری دەسەڵاتی کوردیەوە. کاتێک یاسا دەبێتە کۆلەی حیزب و دەسەڵات، ئەو کاتە ئیتر یاسا دەبێتە ئامرازێکی حیزبی بۆ بەخشکردنی جەبر و چەواشەکاری و شاردنەوەی ڕاستیەکان. ئەو کاتە ئیتر زۆر بە ئاسانی ڕۆژنامەنووسان تیرۆر دەکرێن و پیاکوژەکانیش دەبن بە فریشتە، گەندەڵ و تاڵانچیەکان دەبن بە نیشتیمانپەروەر و ئینسان دۆستانیش دەبن بە خاین و دژەنەتەوە. دوجار داخستنی دۆسیە ڕۆژنامەنووسیە کوژراوەکان دەبێتە گرنگترین بەرامی حیزب. ئەو کاتەی دەسەڵات بە خەیاڵی پلاوی خۆی تیرۆرکردنی سەردەشت عوسمانی کرد بە نمونەیەک بۆ تۆقاندنی دەنگ و ڕەنجی ناوی هەموو ئەو کەسانێک کە خوازیار بوون وەک سەردەشت ئاسا ببنە خوێ پڕژێنی برینەکانی دەسەڵات و سوێ بکەنە دڵیانەوە. ئەو کاتەی سەردەشت عوسمان بوو بە ڕێچکەشکێنی بەسەڵەکی ئازادی و
کاروانێکی خستە بەرخوێن و نەخشاندی و سەلماندی کە قوربانی و بەرخودانی دەوێ ئەو دەما 14 ساڵ پێش ئێستا بوو ڕۆژنامەنووسە خوێنەرخەوانیەکەی کوردستان ژیلەمۆی شۆڕشێکە کە تا ئێستا نەگەیشتووە بە پایان کێ هەیە ناوی سەردەش نەبیستێت و وێنەی دەم و دەست و چاو بەسرا و وە فیشک پێکرا و فرێدرا و نێتە پێشچاوی شۆڕشی سەردەش هێندەشکۆ و پرشنگدار بوو هەرکە ناوی قەڵەم و ئازادی و بوێری دێ سەردەش سەرمەشقی دەنجی ئازاد و سەرقەفلەی بوێری و پێشەنجی و قەڵەم بەدەستەکانە ناو و ڕێباس و سەدای سەردەشت نەک خامۆژ نەکرا بەڵکو بە گوێ جیهاندا درا بکەر و نارانی وەک درندە سیما تاڵ و تابوتن حەیایان تکا و ئابڕویان زرا گەورەترین شەرمەزاری لەو کاتەوە دەست پێ دەکات کە نووسەر و ڕۆشنبیر و ڕەخنەگرە و ئۆپۆزیسیۆنەکانیش وەک بکوژەکان بێدەنجی هەڵدەبژێرن و بۆ خۆ دەرباسکردن لە کوشتنی سەردەشتەکان و عوسمانەکان و کاوەکان کاکڕەو با بفەرمێ بۆ خوێندنەوەی چەند وتێک. Here, as a Kurdish community in Birmingham City, to gather each other today to commemorate the journalist Shardas Osman, who has been killed by the terrorist Masroor Barzani, what's so-called the PM or Prime Minister of the Kurdistan region in Iraqi Kurdistan. 14 years ago, they captured or kidnapped the journalist, revolutionist journalist Sardar Osman, as 5th of May at this time, for no reason, just a dream of another world. He has been kidnapped, and finally his body or his coffin have been thrown out in Mosul or the Nainawa city of Iraq. We are here today to raise our anger voice against the Masroor Barzani's terrorist and his characters in the Kurdistan city to commemorate his the Sardar Osman and his and his words as a journalist in Iraqi Kurdistan. Thank you very much. ئێستا 14 ساڵە سەردەشت عوسمان لە ئێمە دوورە بەڵام لە ناخ و هزری هەموو ئازادی خوازێکدا دەژیت ڕاستە ئەوان توانیان جەستەی سەردەشتمان لێ دوور بخەنەوە توانیان سەردەشت بێدەنگ بکەن بەڵام هەزاران سەردەشت دروست بۆتەوە بەڵێنی وەفاداریان بەم ڕێبازە داوە هەرگیز ئەو داگیرکاری و مافیاگەری و خۆسەپێنیەمان قبول نەبووەوە ئەوانەی ئێستا سەردەشتیان بێدەنگ کرد ئێستا لە لووتکەی دەسەڵاتن بەڵام ڕۆژێک دێت دایانخەینە ژێر پێڵاوەکانمان و دایانخەینە قەفەسی زیندانەوە و محکومیان دەکەین بەو هەموو تاوانەی کە کردویانە سەردەشت و فیگەری ئازایی زۆر ڕوقمان بینی لە لاشەکان جیابوونەوە و زۆر جەستەمان بینی سار بوونەوە و خرانە گۆڕی تەنگ نازانم بۆ مەرگی سەردەشت جیاواز بوو بۆچی ڕووعی سەردەشت هەمیشە لە بەردەم پەیکەری ئازایی و ئازادی سەما دەکات مرۆیەک هەرچی ساڵێک یادی تیرۆرکردنی دەکرێتەوە و گەورەتر خۆی نمایش دەکات بۆچی سەردەشت بۆتە مۆتەکەی هزر و مێشکی دەسەڵاتداران و بکوژانی بۆچی خەون و خەیاڵانی تەنیوە بۆیە زۆر باشکرا دەتوانین هاوار بکەین و بڵێن سەردەشت فیگەری ئازادیە و داینەبۆی ئازایەتی و خۆراگریە سەرشۆڕی بۆ بکوژانی سەردەشت و سەرجەم قەڵەمە تیژ و ئازاکان ئیسماعیل ئیبراهیم ئەندامی ڕێکخراوی عەفدەی شوبات خۆمان و داواکردنی ناوچوونی هەموو ئەو زاڵ مستەمانەی کە لە ئێستا لەسەر حکوم وەکو مافیا حکوم دەکەن داواتان لێ دەکەم عافی پێنج مامۆستا ئیسماعیل سوسەیش محکەمەی دیکاویش لەسەر ئەو میلەتە ڕەشوڕوتەی ئێستا لە ژۆرەوە ئازاد درێوە شکەندە دەدرێت داواتان لێ دەکەم ڕێپێوانێک ڕێک بێخن بەهێ منانە بۆ پشتگیریکردن لە مامۆستا ئیسماعیل زۆر ئەو تارەمان بۆ بخێنێتەوە دوای ڕسمی جەماعی ئەگرین و هەر یەکە و ئەتوانین گوڵمان داناوە گوڵ بێنە پێشکەشی سەردەشت عوسمان پالێ خۆش بکەین سەرەتا بە ناوی ڕێکخراوی حەفدەی شوبات بە خێراتنی هەموو لایەک دەکەم
سڵاو لە عەقڵی دەسەڵاتێک کە پێی وابێت مەرگ کۆتاییش هێنانە بە ژیانی کەسێک. سەردەشت ئەو ڕۆژە خوێندکارێکی زانکۆ بوو، نووسینەکانی لەژێر ناوێکی شارراوادا بوون کەچی ئەمڕۆ مرۆڤێکی مەزنە و هەمووان دەیناسین. قسە ناکات کەچی بکوژ و ترسنۆکەکان و گەندەڵەکان تند گوێەکانی خۆیان ئاخنیوە. سەرشۆڕی بۆ تیرۆریستان و بکوژانی قەڵەمە ئازاکان. هێمن ئیبراهیم، ئەندامی ڕێکخراوی هەفتەی شوبات، بێرمیگام.